ڕاستیدا تورکیا دژمنی سەرسەخت و دژمنی هەرە گەورەی کورد و کوردستانە. تورکیا لەبەرەوەی خەڵکێکی داگیرکەرن لە بیابانەکانی ناوەڕاستی ئاسیاوە هاتوون کاتی خۆی پێش 1000 ساڵێک ئەو خاکان داگیر کردووە قوارێ چەند بداتی ئیمپراتۆریەتی عوسمانی و دواتر ئەو قوارەی ئێستای تورکیای پەیدا بوو پاش جەنگی جیهانی یەکەم. تورکیا ڕاستیە باش دەزانێت کە ئەو خاوەنی ئەو خاکە نییە و گەورەترین کۆسپ و بربەسی لە پێش تەمەحەکان و ئارەزوەکانی تورکیا کە دەیەوێت ئیمپراتۆریەتی عوسمانی لە ناوچوو بنیاد بنێتەوە و دەست بەسەر خاکی وڵاتانی تردا سەرۆت و سامانیان دابگرێ ئەو بزنەوە ڕزگاری خوازەی کە ئێستا لە باکووری کوردستان و لە ناوچەکە هەیە بە بەسەرکرداتی پەکەکە و گەریلا قارەمانەکان دەوێت ئەوە لە ناو بە ئەوانە ئەو بربەسە لە پێش خۆی نەهێلی و ئەو قوارەی لە باشوور کە هەرچەندە پڕ لە کەم و کورتی بەڵام دەستکەوتێکی گەورەی کوردستانیانە لە بەشەی کوردستان زیێگیر بووە دەوێت ئەو قوارێز لە ناو باو نەهێلیتن لەبەر ئەوە دەوێت ئەو بوونی کورد لە ناو بباتن کورد لە ڕێگ و ڕیشەوە دەربینی دەوێت ئەو بزوتنەوە ڕزگاری خوازەی کوردستان کە هەیە نەهێلی گەریلاکان لاواز بکە ئەو بزوتنەوەی لاواز بکە ئێمە پێویستە بێدەنگ نەبین بە تایبەتی لە مستەوای بەگشتی خەڵک کوردستانیان بەگشتی پێشبەگەدیرینەکان ڕۆشن بیران کرێکاران جوتیاران خەڵک مامۆستا خوێندکار هەنی هەموو حیزبەکان هەموو خەڵکێک دەبێ هەڵوێستیان هەبێ ئەو هەڵوێستە لەسەر ئاستێک بێ هەرکەس بە پێی توانای خۆی هەڵوێستی هەبێ بە تایبەتی حیزبەکان کە پێویستە ئێستا هەڵوێستیان هەبێ حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە هەڵوێستی هەبێ کە بێدەنگە بەداخەوە دەبوایە هەڵوێستی هەبوایە دەنگی هەڵبڕی باە چی پێ بکرا بە بەرامبەر بە تورکیا بیکە بەڵام بەداخەوە ئێستا بێدەنگە ئەوە ئێستا دەبینین کە کەنەکە وەفدێکیان هاتوتە باشوور بۆ چاوپێکردن لەگەڵ حیزبەکان و کەسایەتیەکان و ڕێکخراوەکان و لەگەڵ ئەو خەڵکە بۆ ئەوەی نهانی ئەو خەڵکە بدا هەڵوێستیان هەبێ و هەڵوێستیان یەک بخەن پاڵپشتی یەکتر بکەن ئەوەندی بتوانن بە قسە بێ بە توانا بێ بە هەچی موقفی سیاسی بێ بەرچی بێ پاڵپشتی گەریلا قارەمانەکان بکەن لە بۆی بەرەنگاری ئەو داگیرکاریە و ئەو تەماحکاریی تورکیا ببنەوە و نەتوانێت زەفەر بە گەریلاکان و بە وەرە و قارەمانیان ببات.